ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان تا ئێستا وەک پێویست نییە، ئەمەش چالاکوان و ڕێکخراوە ژینگەیەکان و ژینگە پارێزانی نیگەران کردووە. ئەوان دەڵێن بێپلانی و گرنگی نەدان بە ژینگە نەتواندراوە ڕێژەی سەوزایی وەک پێویست زیاد بکرێت. بەدیدی ئێمە پلانێکی استراتیژی نییە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی، چونکە ئێمە ئەگەر تەماشا بکەین وڵاتانی دەوروبەر ینی ڕێژەی سەوزاییان ئێزگار زۆرە پێویستە ئێمە لە پلان استراتیژیەکان چاولەوان بکەین، نەوەک بە شێوازێک بێتن کە ئێمە دار بڕوێن بەڵام دوای چەند مانگێک دارەکە وشک بێتن، چونکە ئەگەر بەپی ئەو ئامارانەی کەوا ساڵانە دار دەڕوێنرێت دەبای ئێمە ئێستا ڕێژەی سەوزاییمە لەسەروی 125 بێتن. بەرنامەی گەورەترمانەیە مەسەلەن وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەش دەڵێت هەوڵەکانمان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بەردەوامە. لەم ساڵیش زۆرترین ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگای سلێمانی بووە. بەپێوە ئامارانی وەرمان گرتووە ڕێژەی سەوزایی لە سلێمانی 90.4 لە هەولێر 15.5 یعنی 15.5 لە دهۆک 13.4 و لە ڕانیەش تقریبا 13.4 هەر بەو شێوەیە، یعنی ئەوانەی بەتایبەتی ئەوان حیسابن کە باخچەکان و پارکەکانی ناوشارەکانە. نیگەرانیەکانی ژینگە پارێزان وای لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد بۆ زیادکردنی سەوزایی هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەمام لە پارێزگای سلێمانی ڕابگەێنێت. ئەمەش بووە هۆی ئەوەی کە ڕێژەی سەوزایی لە پارێزگای سلێمانی بەراورد بە پارێزگاکانی دیکە زۆر زیاتر بێت، کە ڕێژەی سەوزایی لە پارێزگای سلێمانی لە ئێستادا لە 190 و هەروەها لە شاری هەولێریش 115 و لە دهۆکیش 113. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.